خەم بەدەستی خۆمانەوە مافە بەدەست بێنین ئەوە کەس ڕێی لێ نەگرتووی وە کەسیش ئەها چاودێری ناکە لەسەر سرت نییە دەنگ بە چێ ئەدەی بە تەمای دەنگ بە چێ بدەی دەنگ بە چێ نادەی بە هەموو ئەو بابەتانی کە خۆت بیری لێ دەکەیتەوە مافێکە خۆت دەتوانی زۆر بە باشی جێبەجێ بکەی بەڵام لەگەڵەوەشە دەبێت سەیری دەور و پشتە بکەی بزانی چ کەسێک شایستەی ئەو مافەیە تۆبی پێی بدەیت شایستەی ئەو بابەتەیە کە من متمانەی پێ بکەم جا متمانەکردن لە هەموو ئیشێکە لە هەموو کارێکە چی خۆیە کاتەوە لەوانێ متمانەکە لە کارێکی دەستیە بێ لەوانێ متمانەکە لە وەستایەکی فیتەریا بێ ئەمەیان متمانەکە لە ڕووی خزمەت و یاسادانان و دەنگدان لەسەر یاساکان و هەموو بابەتەکانی تر لە بەرەوەی ئەنجومەنی نوێنەران یاخود ئەنجومەنی پارێزگاکان هەم چاودێرن هەم یاساش دەردەکەن جا ئەمان بابەتێک دەبێت لەگە میوانەکەمانە باسی دەکەن بەڵام پێشەوە بزانم ساراخان دەڵێت چی لەسەرەوەی چارەنووسی نەوەکانمان دیاریەکات دەنگدان بەدڵنەوە چۆن چارەنووسی ئێمە لە ڕابردووە لەڕێی دەکەن و باوکانمانەوە کاتێک کە دەنگیاندا چارەنووسی ئەمیان دەستنیشان کردووە بە هەمان شێوە جا تۆزێکە ها وەزع و دۆخی ئێمە جیاواز بوو کە تایبەت کورد کە بە چەند قۆناغێکی قورسا تێپەڕی بەڵام ئەگەر باستی وڵاتێ بکەین کە لەسەر یەکڕێ ڕۆشت بە ئەبینی کە چارەنووس سازە دەنگدان بەدڵنیایەوە بە تایبەت بۆ ئێمەی کورد کە لەم ناوچانەین پێویستە کە هەمومان ئامادە بین لا ڕۆژانی دەنگدانەوە دەنگ دێن بە کەسانی شایستە بوویکەوە نەوەکانمان بە دۆخێکی هەموار و ناخۆش و بە دووخە کاتە نەپەڕن کات داوای هەم مافە سەرەتایەکانیان بکەن بەداخەوە تاوەکو ئێستا ئێمە داوای مافە سەرەتایەکانمانەکەین و لەگەڵەوەشە باستی گرنگی بەشداری ژنانەکەین ژنانمان نازانن کە تاکو چەند دەنگی ئەوانیش گرینگە ڕۆک و ئاماژەمە پێکرد یەک دەنگ کاریگەری خۆی هەیە جا هەندێک جار ئەم ڕاستیە باس ناکرێتکەوە دەنگی خانمێک و دەنگی پێوێک هەمان هێزی هەیە هەمان توانای هەیە بە هەمان شێوە چارەنووس سازە بۆیە ئەمڕۆ باس لەم بابەتاکەین جا و خانمەی کەمیانمانە لە هەڵەبجەوە هاتۆ ستۆدیۆکەی بۆمان ئەوەدان کردوتەوە خانمێکی پڕوزە هەم چالاکوانە و هەم میدیاکارە پێم خۆشا کە بە خێراتی بکەم و کات زیاتر بۆ ئەو بێت قسەیمان بۆ بکە لەسەرم بابەتە و باسێکی هەڵەبجەشمان بۆ بکە ئەوێش خات و شەیدا ئەنوەرە سڵاو لێبێ و بێنیت باش لە بینەرانی کەناڵی کەرکووک سڵاو لە قودسی کوردستان بەخێر هاتی زۆر سپاس بەخێراتی تەندروستی هەڵەبجە چۆن بوو وڵاهی شکر بۆ خۆی گەورە هەڵەبجە باشە بەس ئەم ماوەی ڕابردوو ڕەنگە بەڕێستان ئاگادار بن بۆ بۆی ئەو ئاگرکەوتنەوەی لە شاخەکانی شنوێ و پاڵام بۆ سازان و ئەو مەنتیقەیە بەڕاستی بۆ هۆی گیانە دەزانی ئەو دووبرا ئازیزە ڕاستی ئەمە مەرگەسات بۆ پەرێزگای هەڵەبجە شاد بێت دەستیان خۆش بێ قورس بوو بۆ ئێمە هەم کارەسات بوو و هەم لەوایە زەرۆزیانێکی زۆر بە باخەکانی و ناوچێژەکەیان دەبێت وەڵاهی زەروزیانی زۆر بە باخۆڕەزەکان گەیانووە بۆ دار و درەختە جوانی کوردستان بەڕاستی لەلایەکەوە ئەمە زیانی گیانیەکە ناڕەحەتی و نەخۆشی بوو بۆ ئێمە بۆ هەموو خەڵکی پارێزگای هەڵەبجە بەڵام زیاتر ئەوەش ڕۆمادیەکەشی ئەو دار و درەختە بەڕاستی ئەمەشەر کارەسات بوو ناخۆش بوو چکە تۆ بزانە دەشتایەکی سەوز هەمووی ڕەشپۆشە بێ ناخۆشە بەڵام شکر بخوا بە هەوڵمان دووبوونی هێز ئەمنیەکان و ئاکرکوژێنەوە و سەرجەم بەڕێوەبەرایەتەکان باش بوو هاوکار بوون پارێزگای هەڵەبجە دوور لەم بابەتە سەراخان تاکە پارێزگاش کە ژنە ئەویش پارێزگاری هەڵەبجە لەگەڵتان چۆنە لە کارە ئیدارەکانە لە کارە ڕسمیەکانە لە بەرەوەی ژنێکی پڕبوزەیە بەڵام کاکاوەرە وڵاهی پارێزگای هەڵەبجە ئەگەر پەڕێزێ بزانی هەر لە زووتریشە یەکەم قایمقامی هەڵەبجە ژنە قارەمانێک بووە خات و عادیلە سەخای نەقیب ئەمانە کەم نەبوون بەدەر نەبوون لەو ئیش و کار و خزمەتی باشیان بۆ ژنانی پارێزگای هەڵەبجە کردووە و لە ئێستاشە یەکەم قایمقام کە خاتون نوخشەیە ئەویش بە هەمان شێوە ینی خزمەتی خۆی کردووە و ئەوەی بیەوێ بۆ پارێزگای هەڵەبجە جێبەجێ کردووە و لە ئەرکایە چاکم جا تەوەری ئەمڕۆمان چەند تەوەرێکایە خۆدەها
لە چەند لایەنێکەوە ئەمە باس دەکەین باسی دەنگدانەکەین باسی گرنگی دەنگدانەکەین باسی گرنگی بەشداربوونی هاوڵاتیانەکەین جا هەندێک جارۆکە ئەمەژە پێکرد خانمەند نازانن کە دەنگی ئەو و دەنگی پیاوێک وەکویەکە هێزەکەی ئەگەر باسیم خاڵەمان بکەین بەڵام طبعا دەنگدان مافی شخصە مافی تاکە کەسێکە هەموو کەسێک مافی دەنگدانی هەیە ژن بێت چ پیا و بێ گەنج بێ یان ئەوەی کە تازە پێ ئەگات و ئەگاتە ئەو قۆناغی کە ئیتر ئەزانێ ئەمە مافی ئەوەی هەیە دەنگ بە بەتایبەتی ئەم دەنگدانی ئەم جارە ئەمە پەرلەمانی عێراقە مناڵێم ڕەسە حزب کوردیەکان بەشدارن لە کاندیدیان هەیە ئەیانەوێ پێشبڕکەی کیانی سیاسی بکەن دەنگی زیاتر بێنن لە پەرلەمانی عێراقا بەڵام سەروبەندی ئەمەیە ئێمە ببی لە یەکشت بکەینەوە ئێمە کورتین ئێمە لەگەڵ عەرەبایە يعني پێشبڕکەکەی ئێمە لەگەڵ حکومەتی عێراقایە ئەمە کوردستانیە بڵین پەرلەمانی کوردستانە و حزب کوردیەکانی پێشبڕکەیەکی ئاساییەکەین ئەمە لەگەڵ بەغدایە ئەمە چارەنووسی کورتە ئەمە چارەنووسی ئەو شارانەیە کە دابڕاون لە هەرێمی کوردستان ئەمە چارەنووسی مادەی 140 ئەمە چارەنووسی کەرکووکە چارەنووسی گەنجەکانمانە نەوەکانی داهاتووی ئێمە یعنی ژنانمان کچانمان بەڕاستی ببیر لەوە بکەینەوە نەک بڵێن ئەوە فلانە حەزب وەڵاهی ئەوەی نەکرد فلانە ئەمەی نەکرد ئەمە بیرکردنەوەکی زۆر هەڵەیە ئەبێ بیر لەوە بکەین ئەمە کورتین ئەمە دوجار کوردین ئەبێ ئەو دەنگەی کە هەمان ئەو مافەی کە هەمانە بڕۆینیانی ئەو ڕۆژەی کە دەنگدانە بڕنە سەر سنووقەکانی دەنگدان ئیتر ئینسانیش خات و سارە ئازادە من سەوت بە چ لایەنێکی سیاسی ئەیەم سەوت بە چ کیانێک ئەیەم سەوت بە چ کەسێک ئەیەم تۆ ئازادی لە سەودانە بەڵام سەربەندەکەی ئەوەیە کە تۆ کوردی بێ بزانی ئەمە حەق و مافی تۆیە ئەگەر هەتاوەکو دەنگێکی ئێمە زیاتر بێ بۆ ئێمە باشترە کورسێکمان زیاترە کاندیدێکمان زیاتر ئەڕاتە ئەوە داکۆکی لە مافەکانمانەکە و لە لایەکی تریشەوە ڕەنگە خەڵکی کوردستان هاوڵاتیان مافی خۆشیانە داوای مافی خۆیان بکەن داوای ئەو ئیمتیازاتانە بکەن ڕەنگە لە ڕابردووە کۆمەڵێشتیان ویست بێ زۆر بۆیان جێبەجێ نەکرابێ کەم تا زۆرێک بۆیان کرابێ ڕەنگە سە بیر لەوە بکەنەوە بڵێ من بۆ چی بڕۆم یان ژنێکیان کچێکیان کوڕێکی گەنج کە تازە پێگەشتویان کچێکی گەنج تازە ئەگاتە ئاستی ئەوەی کە تەمەنەکەی شمول دەنگدان بکا بڵێ من نات بۆچی بڕۆم دەنگ بام چی بۆ ئەوانەی پێش من کراوە ئەی چی بۆ من ئەکرا ئەمە خۆی بۆ خۆی گرفتەکە ئێستا لە ناو کووردا لە ناو زۆربەی خەڵکی کوردستان ناو گەنجەکانمانە ئەوڕۆی پرسیاریان لێ کە من کوڕاگەاندکارێک زۆر پرسیان لەو گەنجانە کردو لەو کچانە کردو هاتوونەتە ئەوە توما بۆچی بیر لەوە ئەکەنەوە ئەی بۆ بیر لەوە ناکەنەوە ئێمە کورتین ئێمە بێ شەڕی کورسی بکەین باشە شەڕی کاندیدیش نەکەن ئەی با شەڕی کورسیەکانمان بکەین با شەڕی دەنگەکان بکەین با شەڕی کورد بکەین با شەڕی کەرکووک بکەین کەرکووک یانی بۆ ئێمە قودسی کوردستانە باڵام جەلال ئەوە ڕەچکەیەکە بۆ ئێمە هەرگیز بیرمان ناچێتەوە یعنی ببیر لەوە بکەینەوە ئێمە دەنگێکی زیاتر بێنین بۆی ئەو مافانی کە هەمانە بتوانین لە بەغا بۆمان دەستەبەر بکرێن زۆر باشە بێگومان کەرکووک هەر بەو شێوەیە ئەمێنێتەوە و هاوڵاتیانی کەرکووکیش هەمیشە جێی دەستخۆشیە لە برەوەی هەمیشە بۆ کوردایەتی هەوڵیاندا بمانوێ نەمانوێ هەموو نەتەوەکان هەوڵی خۆیانە دەن بۆ ئەوەی لە ڕێگای دەنگدانەوە هەنێ مافەیە بەدەستی بێنن هەنێدا سەڵاتەیە بەدەستی بێنن بەڵام کورد لەم قۆناغەیە چی بکات لە بەرەوەی قۆناغێکی سیاسەتی نێودەوڵەتی بەسەر هەرێما هات بەسەر عێراقا هات نێودەوڵەتی زۆر بابەتی تر بەسەر تەنانەت دیوە سیاسێکەیە هەیە تەنێ گۆڕانکاری سیاسی و ئەقلیمی و نێودەوڵەتی کراوە ئێستا چی بکەین؟ من هەموو جارۆتومە حزبە سیاسیەکان ئەو ناکۆچیەی هەیەە لە کاتی هەڵبژاردنە ئەبینی کە بۆ پەرلەمانی عێراق شەبینی ئەو کاتە دروست ببێ لە ناوکانە سیاسیەکانە کە هەڵبژاردننی عێراق بێ دروستە بێ ینی بەڕاستی هەوڵبن یەکڕێزی کورد گەورەترین شتە بۆ ئێمە بۆ بەغدا ئەو شەڕی هەیەە ئەو ناکۆچی لە کەرکووک قەت یەکڕیز نابن ئەخر ئەوە ئەمە با زۆر بە سەراحەت باسی بکەین لەبەرەوەی هەچی چەقی دووبەرەکیەکانی هەرێمی کوردستان هەیە لە کەرکووکە کۆیان کردوتەوە خۆی ئێمە هەموو مناڵەم هەموو جارە کاتێک پەرلەمانی عێراق دەست ئەکا بە هەڵبژاردن شەڕی ئێمە بۆ کەرکووکە من جاروتومە کەرکووک مادی 140 بەڕاستی ئەو شەڕی کە ئەکرا حەقە لەسەر کەرکووک بکرێ مەبەستەکەم ئەوە بوو حزبە سیاسیەکان حەقا ئەو شەڕی کە هەیەە ئەو ئاژاوی کە دروستی ئەکەن بەڕاستی ینی لەبەر خاتری خەڵکی کەرکووک لەبەر ئەو هەموو شەیدە یاوە کەرکووک ینی بەڕاستی ئەبینی لە تەلەڤیزیۆن من سێرەکەم زۆرجار برایەکی پێشمەرگەمان یانی شەتیرۆرمان ئەبینی خەڵکی کەرکووکە ینی ئەستێمانیەوە دێنەوە بۆ
پرسەکەی بەڕاستی ینی هەر لەبەر خاتری ئەمەش بێ ئێمە نابێ ینی هەرچی ناکۆکیەکانمان هەرچی گرفت و کێشەکانمانە وەلای بنین ئەنی بیخین ئەولاوە لەگەڵ خۆمانە کۆتاکی باشمان هەبێ حزبەکان هەمویان ینی ئەو کێشانی کە هەمانە چیتیان بە ئەم بیخێنە دوای هەڵبژاردنەوە بۆی هەوڵ بین ئەو ناوچانی کە کوردین ئەو ناوچانی کە کاتی خۆی هەواڵ مامجلال بەڕەحمەت بێ شەڕی لەسەر کردووە قسەی لەسەر کردووە ینی ئێمە سردەیەکمان هەیە هەموو جارڕەمە بێ ئێوە دەستنوێژ بگرن ئینجا ناوی ئەو پیاوە بێنن لەبەرەوەی ئەو هەموو کوردی ڕێخستە بوو هەموو کیانە سیاسەکانی ڕێخستە بوو نە هێڵا شەڕ و ئاژاو لە کوردستانە لە هیچ شوێنە تەنانەت بەهای یعنی لەگەڵ کوردستان ینی وای لێ کردبوو ئەگەر ئاژاوەیەکیش دروست بووایە لە بینیمە بەغدا و هەولێر و سلێمانیا هەوڵی ئەیا بە دانوستان بە گفتوگۆ کێشەکانیان بۆ چارەسەر بکە بەڵام ئێستا قسەکەی تۆ زۆر جوانە کاکاوەرە ڕاستەکەی ئەبینم یعنی هەموو حزبەکان دانوستانێک ناکەن یعنی شەڕی کیانی خۆیان شەڕی کورسەکەی خۆیانە تۆ بێ شەڕی کورد بکەیت تۆ شەڕی کەرکووک بکەیت شێداخان بۆ پاڵپشتی قسەکەی خۆم چنێکە ئەنجومەنی پارێزگاری کەرکووک دەست بەکار بوونە تا ئێستا کۆنەبوونەتەوە تا ئێستا لایەنێکی کوردی ئامادە نییە بێ کۆبێتەوە تەنها ئامادەیە دەوام بکە و پارەکە وەربگرێت بەڵام ئامادە نییە کۆبێتەوە ئەمە لە دیوە سیاسەتەکەیە چۆن شیکردنەوەی بۆ کرێ باشە کاگاوارە تۆ بزانم ئێمە قەیناکە هەموو کەس پوتی ژیانی پێویستە باشە من کادرێکم لە مەڵبەندەکەی خۆم ڕاگەیەند کارێکم لە شوێنی ئیشەکەی خۆم ئەمە قوتێکەوەی ژیانی خۆمە پێویستمەکە بتوان ئیش و کارەکەی ژیانی خۆمی پێجێبێجێ بکەم ئەی باشە ئینسان هەموو کەسێک لەم ژیانی وشدانی هەیە دڵی هەیە ئەی ئەمە کوردی دوجار باشە قەیناکە ئەچم ئیشەکەی خۆمەکەم کارێکی خۆشمەکەم ئەی نابێ وجدان و زەمیریشم هەبێ بم جوڵێنەکە بتوانم ئەو کاری کە پێم سپێدراوم پارێزگاری کەرکووکەم ئەندامانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەمانە نابێ یانێ بێ هەوڵ بن ینی ئیشی بۆ ینی خەڵک بۆ شەڕی بۆ کردن ینی بەڕێستان شەڕی چیتان کە شەڕیەوەتان کرد دەنگ بێنن باشە دەنگیانی ناوچوونەتە ئەوەوە ئەی نابێ خزمەتێکی باش بکەن بەم خەڵکە ئەی نابێ ئەو دەنگی کە بەدەستیانەوە مافی خەڵکێک من ئەمبینی سێری کەناڵی کەرکووک مەکرد ڕاستەوخۆ دەنگەکان ئەچون ڕاستەوخۆ دەنگدانی پیشان ئەیە ینی برایەکم بینی سێرەکەم دەستی کرد بە گریان ئەمە چی کرد بڕواکەی ئێمە لە هەڵەبجەی شەید حەماسی ئێمەی جوڵان ئێمە زیاتر هەڵمانەیە عنی زیاتر ئەچین خەڵکمان ئەوەیە کە ئێوە پرۆسەوت بن تۆ بزانە کەسێک ئەوەنە ئەگەر ئەمە تامەزرەی شارێکی خۆی نەبێ ئەگەر ئەمە تامەزرۆی ئەوە نەبێ کە کەرکووک بێتە شارێکی کوردی تر بەسە بڵێن بە عراق بێتە ناو کەرکووکەوە بەسە لە ئەو کانە سیاسیانی ئەوان بانەیەنە ئێرەوە بە ئێمە خۆمان سەرپەرشتی خۆمان بکەین کەواتە ئەمانە دەنگیان بۆچی پێدراوە ئەم برا بەڕێزانە ئەم ئەندام پەرلەمانانە ئەم پارێزگاری کەرکوودیانی ئەبێ هەوڵ هیمەتێکی باشیان هەبێ ڕاست خۆشە خۆقەی ناکە ئەمە ژیانی خۆیەتی توانێتی بە هەوڵ هیمەتی خۆی دەنگێک خۆ بکاتەوە بچووەتە ئەوێ بۆ ژیانی خۆی ئەی نابێ هەوڵێکی شپات دەنگی ئەم خەڵکی کەرکووک بەدەست بێنێتەوە هیچ مافەکانیان بۆ بگێڕێتەوە خۆ ئێمە ناڵێن لە سەدا سەد ئیشیان بۆ بکە بەڵام هیچ بتوانێت لە سەدا پەنجای ئەو ئیشوکاری کە خەڵکی کەرکووک داوایەکە ئیتر داوای خزمەتگوزاری ڕێگاوبانەکانیانە خەستەخانەیە بەڕێوەبەرایەتیەکانی تریانە یعنی ئەبێت تەسفێ بن بخۆیان ئیتر چ یەکێتی نیشتیمانی کوردستان بێ یەکێتی نیشتیمانی ئەوەی من بزان تەسێکی زۆری یاوە شەهیدێکی زۆری یاوە خزمەتێکی باشی کردووە بەڵام حزبەکانی تریش هەر بە هەمان شێوەی یەکێتیانێ بێ بێنە پاڵەوە و هەموو شتێک وەلا بنن بەڕاستی من هەموو جار وتومە لە هەر شوێنێک دانیشتم وتومە هەر کێشە و گرفتێکتان هەیە لە کەرکووکا وەلای بنن هەوڵ بن کورد یەک ڕێزی کورد ینی مناڵێکی کەرکووکی ببینن ئێوە بەستان بێ دایکێکی کەرکووکی کچێکی گەنجی کەرکووکی کوڕێکی گەنجمان کە یعنی ئەبینن ئەبێتە پێشمەرگەیەک و ینی بۆ چی ئەڕوابێ بە پێشمەرگە کاک ئەوارەگیان بۆ وەڕوانی بۆ پارێزگاریکردنە لە من لە تۆ لە کەناڵەکەی تۆ لە خاکەکەی خۆیەتی پێشمەرگەیانی ناوەکەی بەخۆیەتی کەواتە بێ ئێمە ئەم پارێزگاری کەرکووک بێ ئەوانی کە بنێتە ئەندامی ئەنجومانی محافەزە لێرە بەڕاستی ئەبێ داکۆکی لە مافی خەڵکی کەرکووک بکەن چونکە ئەوان دەرەجە یەکن بۆ کەرکووک ئەوانە ناو کەرکووکە ئەژین مافەکانی خەڵکی کەرکووک بەدەست ئەوانەوە لە بەغدا بتوانن بەدەستی بێننەوە درستە جا بەستی خاڵێکی گرنگت کرد ئەویش ڕۆژات سەرک مەمجەلات تاکو چەند تەوازنێ باڵانسێکی هێشت بۆ لۆبینەیە دەملاوە حزب کوردستانیەکانی ڕێگە خست لەولاوە پەیوەندیکی باش و پتێوی دروستەکە لەگەڵ حکوومەتی ناوەندا یعنی تاکو چەند پێویستە کە ئێمە پەیوەندێکی باش دروستکەین لەگەڵ حکوومەتی ناوەندا بۆی بەشەکلم کێشەگرفتانی لە ئێستاە هەیە چارەسەر بکرێت زۆر کات بابەسەکەەوە نیە چەکڵگەری و خۆت تووڕەکەیت و نەچیتە کۆبوونەوەکانەوە نەخێر بە پێچەوانەوە ئەوەیە کە تۆ بتوانانی قەنەعەت بە بەرامبەرەکەت
بکە یاخۆ سپێک ڕێککەون و بتوانن کە کێشەگرفت چووکە هاوڵاتیان لە کۆتاییە زەرمەندن کاتێک کە تۆ بڕی ڕێککەوی لەگەڵیانە مانای ئەوە نییە کەوامە لە تۆ لە ئاستی تۆ کەمە بێتەوە پێچوانەوە تۆ هاوڵاتیەکانت تۆ خەڵکەکەت نیشتیمانەکەت ئەو کاتاکەون ناخۆش گوزەرانیەوە زۆر ڕاستە بەڕاستی بەرنامەکەی تۆ جوانە زۆر پیرۆزە لای من کەناڵی کەرکووک بۆ من ماڵی منە بەڵام بڕوا بکە ئەگەر من ددانیشم باسی هەواڵ مام جەلال بکەم نەکتێب و نەخامە هیچ نووسینەک ناتوانێت کۆتایی بە باشیەکانی بە خزمەتەکەی بەو ئەرکێک کە لەسەر شانی بووە بۆ ئیشە باشانەی کردوانە من و تۆ کەس ناتوانێت ئەمە باسکە بەڵام وەکو کورتەیەکی باسکەمە باڵ مام جەلال لە کاتی شەڕەکاندا ینی خۆتەزانی کاتێک گرفتێک دروستە بوو هەر لە کوردستانە لە نێوان حزبە سیاسیەکانە هەوڵی دانوستانی ئەیە یان تەسحی ئەیە بە حزبەکەی خۆی ینی داوای لێبوردنی ئەکرد ئەوە سەرکردەیەک بوو داوای لێبوردنی کرد لە ئەگەر هەر حزبێ کێشە گرفتیشیان بۆ دروستە کرد هەوڵی ئەیە بڕوا دانوستان بکە بڕوا بڵێ من هاتووم کۆبنەوەتان لەگەڵەکەم هەرچی کێشە گرفتەکانی بوو بە دانوستان چارەسەری کرد بە گفتوگۆ چارەسەری کرد لە کوردستان دیپلۆماسی ینی کەسێک بوو بڕوا ناکەم سیاسەتمەدار بوو ینی قاید بوو سەرکردە بوو نووسەر بوو ینی نازانم بڵێم ئەوە شتی جوان بوو لە هەواڵ مام جەلالە بوو سەرکردەیەکی تر بڕوا ناکەم جارێکی تر مەگەر سەرۆک پاوڵ جەلال تاڵەبانی بتوانێت کە ئێستا ئەو ڕێچکە ئەوی گرتووە شکر بخوای گەورە خەریکە بە ڕێچکەکەی هەواڵ مام جەلالە ئەڵێم ئەو ڕێگەی ئەوی گرتووە خەریکە بۆ ڕێگەیە ئەڕوات و ئیشەکانی ئەو جێبەجێەکە و لە عراقیشدا بڕوا بکەوەی مزانم کورد و ئاشور و مەسیحی و ناسام زۆربەی کەماتەکان لە عراقا لە کەرکووکە هەن هەمیشەوای کردبوو کۆبوونیان لەگەڵ بکە گفتوگویان لەگەڵ بکات کێشەکانی ئەوانیشی چارەسەر دەکرد جگە لەوەی کە لەگەڵ کووردا یعنی تەنانەت ئەچووە دەرەوە ینی کەسێکی دیپلۆماسی بوو لەگەڵ وڵاتانی دەرەوە کێشەکانی کوردی ئەگەیان دۆزی هەڵەبجێگەیان دەدەرەوە کاتە مام جەلال ئەڵەمەکو هیچ سەرکردایەک نییە بڕواناکەم ئەوەی بۆ گەلی کورد ئەو کردی هەموو کەسێک ببینە لە مناڵێکی بچکۆلانە بپرسار بچووکێک من ئەمە بەسەر خۆم هاتووە لە شاری هەڵەبجە ینی تەمەنی 14 ساڵ بوو پرسیارێکم لێ کرد وتی وەڵا هەتا هەواڵ مام جەلال ما بوو کوردستان زۆر خۆش بوو مناڵێکی 14 ساڵ ئەوە چی ئەسانێ لەوە چوزانێ سیاست چییە ڕاستە من دە تەمەنێکی مناڵی بچووکە باوکم فێری کردوم ڕۆڵە گەورە بوویت ئەمە ڕێچکەی منە ئەمە ڕێباسی منە ئەمە وێنەی هەواڵ مام جەلالە ئەمە سیاسەتەکەیەتی ئەمە ئیشەکانیەتی تۆ بێ شوێن ئەم ڕێچکەیە بکەوی ڕاستە ئەمە ئەزانین بەڵام ئەو پیاوە بەڕاستی ئەڵێم دانستکارێکی تایبەتی گرنگی کوردستان بوو ئەوەی ئەو بۆ کوردستانی کرد ئەوەی ئەو بۆ هاوڵاتیانی کوردستانی کرد بڕواناکەم هیچ سەرکردەیەکی تر بتوانێت بەشکم سەرۆک پاوڵ بتوانێت هەم ڕێچکەکەی ئەو بگرێ هەم ئەوی شوکارانەی سەرۆک مام جەلال جێ هێڵا بتوانێت کا پاوڵ جێبەجێ بکات بێگومان ڕەوانشاد سەرۆک مام جەلال ئێمەی کەرکووکی زۆر قەرزاری ئەوین ئێستا کە دانیشتوینە لەم تەلەڤیزۆنەیە ئەمە هەدیەیەکی خەڵاتێکی سەرۆک مام جەلال بوو بۆ کەرکووکیەکان و خەڵاتێکی تریشی باسەکەم نۆژەنکردنەوەی تەچی تاڵەبانی بوو تەچی تاڵەبانی شێژێکە لەو تەچێ بەناوبانگ و خانەقایانەی کەرکووک کە زۆربەی مەقام بێژ لە بابەتی دینیەکانە مامۆسا عەلی مەردان زۆربەی مامۆساکانی تریش لە بابەتی قورئان خوێن و مەلایە ئەوەی نوێژەن کردەوە بۆ لەبەرەوەی بە شوێنێکی پیرۆزی دادەنا شوێنێکی پیرۆزی کوردەواری دادەنا جگە لە زۆر بابەتی تریشە بەڵام ئەم دوو بابەتە کە ئێستا لە بەرچاوی ئێمە وەکو نمونەیەک بە وڵاتیان کە ئێمەی کەرکووکی زۆر قەرزاری ڕەوانشاد سەرۆک مام جەلالی شەیداخان لە کێوە نەهاتووی بۆ کەرکووک لە کێوە نهاتم بۆ کەرکووک ڕاستی ساڵێکە بێ وڵا دوسێ ساڵێکیش ئەبێ دوسێ ساڵ لەمە و پێش کە هاتیت پارێزگارێکی ترمان هەبوو ئێستا پارێزگارێکی ترمان هەیە بەناو کەرکووکە ئەمڕۆ هیچ گەڕایت هیچ گۆڕانکاری وەڵاهی بەنیازم ئینشەڵا دوای بەرنامەکە هەم بڕۆمە ڕۆتکرام بۆ مەڵبەندی خۆمان مەڵبەندی کەرکووک بڕۆمەوە سەردانی کوبرادەر و هەواڵ ئاسیانە بکەم وەڵاهی ئەوەی ئەیبینم لە پارێزگاری کەرکووک بڕوا بکە ئیشی باشی کردووە خزمەتی باشی کردووە بە کەرکووک ئەوەی تر من لە کەم تا زۆرێک کات ئەوارە بینی بێتم ڕەنگە خەڵکیش بڵێن هەنێکی کردو هەنێکی نەکردووە ئەیدەی دکتۆر وەڵاهی ئەوەی من سەرنجم یا بێ خراپ نییە چێتە ناو خەڵکەوە گوێ لە داواکاریەکانیمان زیاترە خزمەتێکی زیاتر خۆی ئەوە وەکو ئێمە لێراژین زۆر ڕاست ئێوە ئێستا من باسی ئەوەم کرد پێشووتر ئێوە لە کەرکووکان ینی ئێوە زیاتر ئەزان چیتان پێویستە حەق خۆیەتی وەکووتم ناڵم زۆری کردووە ئەڵم ڕەنگە لە 150 کردبێ لە 160 کردبێ کاتی کە توانیوێت بەپێی ئەوەی توانیوێتی بەڵام حقا هەوڵ بە
ڕاستەکەی ئەو قسەیەکە لە کاتی هەڵبژاردنە من وا ئەەکەم بۆ خەڵکی کەرکووک من مادەی 100 جێبەجێ ئەەکەم من کۆمەڵی ئیش و کار ماوە بەجێ ماوە ئەبێم لەسەر ئەرکی من ئەبێ بێ بیکەم حەقی خۆیەتی بەڵام ڕاستخۆش ئەبێ وجودی باشی هەبێ چکە ئەو پارێزگارە ئەوە منەڵێم باوکی کەرکووکە ئێستا ئەوەی هەموو شتێکی کەرکووکە لە ژێر دەسەڵاتایەتی یعنی ئەبێ بڕوا بە شوێنە ئێتە دانوستانەکە کۆبوونەوە ئەکا بە ڕاپۆرتە و ئیشی خەڵکی کەرکووکەیەتە بەردەمی ئەبێ جێبەجێ بکە بەڕاستی ئەوە وەکو خزمەتکارێکی مناڵێکی کەرکووک خۆی پیشان بات ینی ئەبێ ئیشێک با بۆ کەرکووک کە جێگەدەستی زۆر دیار بە ڕاستێکی وەکو بەڕێزەوتە ئێوە تومحتان زیاترە ئێوە ڕەنگە غەدرێکی زۆر کرابێ لە پێشووترە کۆمەڵێ شت نەکرابێ من ئێستا کە هاتم داغڵ بووم کەرکووکم بینی جادەکەی بەڕاستی زۆر خۆشایند دڵخۆشە بی پێ و جادەی ئەوە چەند جوان کراوە چەند ڕێک پێک کراوە ینی ساڵانی تر هاتوون بڕوا بکە نەمازەوە چۆن دەرچین لە تاو ینی ناڕێکی جادەکەی بەس ئێستا کە ئەوم بینی بەڕاستی ئەمە یەکسەر هەل لە ڕێوتم دەستان خۆش بێ ئەمە شتێکی زۆر باشە کردویانە بۆ خەڵکی کەرکووک چکە پێویستێتی بەڕاستی خەڵکی کەرکووک زۆر هاتوو چۆیان لەسەر شاری سلێمانی بۆ شارەکانی تر بە تایبەتی زۆر دێنە هەڵەبچە بۆ لای ئێمە بۆ سەیران بۆ هەنجیر خواردن دێنەورامان بۆ سەیران و حەزیان پێێتی جەوێکی فێنکی هەیە ئەوێ زۆر دێن ینی بەڕاستی ئەم ئیشەکراوە ئەمە کەم نییە بەڵام وەکو تۆڵەی حەقا هەوڵی باشتر بە هەوڵی باشتر بات و ئیشی باشتر بکات یەکەم پرۆژەی بەڕێزیان ئەو بوو کە شارەکەیان پاک کردەوە کە بەڕاستی زۆر پێویست بوو لەو کاتەیە و چاپاکخانی شارەکە جیاوازێکی زۆرە بەراورد بە پێشوو لەگەڵەوە شەو پرۆژانی کە لە ئێستای ئەنجامێدا کە بەبێت جیاوازی لە گەڕەکە کوردیەکان عەرەبیەکان تورکمانەکان بەڵام لە ڕابردووە گەڕەکە کوردیەکان زۆر پشتگوێ خراپبوون هیچ پرۆژەیەکی تیانە ئەنجام نەئەدرا بەڵام لە ئێستاە کۆمەڵی پرۆژەی زۆر گەورێتە ئەنجام بدرێ جاتوانین بڵین کاتێکا دەنگ بە کەسی شایستا دێن ئەتوانینەم ئەنجامە باشانە ببینین خۆی گرفتەکە ئەوەیە کاسێکە خۆی کاندی دەکا بە تایبەتی کە دکتۆرێک بێ مهندیسێک بێ با بڵێن بێ شەهادەیەکیشە شەر نییە تۆ هەر کاندید بیت و هیچ ینی شەهادەت نەبێ بەس ئەی ئەزمونونەکەت ئەی قسە زانیەکەت ئەی ئەو خزمەتەی لە پێشووتە کردوتە ئێستا زۆر کەس هەیە خزمەتێکی باشی بە شاری کەرکووک کردووە کاندیدیش نەبووە باشە ئەبینی کە خۆی کاندی دەکا یعنی یەکسەر ڕاستە و خۆ دەرەچێ بەڵام خۆزگەم کاندیدانە کە دەرەچن نەچنە قاڵبێکی ترەوە ئەمە گرفتەکەی ئێمەیە یعنی یەکسەر امتیازاتی خۆیان ئیش و کاری خۆیان حرمەتم بۆیان هەیە ئەوانە کەسی ئێمن ئەوانە برای ئێمن ینی ئمە بە پشگیریان بکەین بەڵام لە هەمان کاتیژە وەکو خەبساراڵێ کۆڵانە کورتیەکانمان ینی پێویستیانە داواکاریان زۆرە ینی ئەچن بەدەم دەنگەوە بەڕاستی ئەوەی من لە کەرکووک بینیومە هیچم نەبینیوێ بەڕاستی لە ڕۆژی دەنگدانە ئەگەر بڵێم لە هەموو شار و شارچکەکانی کوردستان بەتینترن ینی ئەوان خۆیان هاوارەکان ینی برایەکی پەرز لەسەر شاشاوارەکە ئەڵێ تخوا هاوکاریم بکەن من دەنگەکەم نەیاوە و 1 ساعتم ماوە چی بکەم و بڕۆمەکوێ ینی ئەمە ئەگەر پاشە دڵی نەیجوڵێنێ ئەمە ئەگەر حەماسەتی کوردایەتی و کەرکووکی نەیجوڵێنە هیچ پێویستی بەوە ناکە لە ماڵۆتە ئەنیشت و عەزیەتی خۆی نە ئەیام کارتە بێنێت و بیخاتە سەر شاشەیەکەوە هەنی بەڕاستی ئەم کاندیدانە من تەنیا ئەواڵم بە تایبەتی بۆ منتیقەنشین کوردیەکان حەقی خۆیەتی ئیشی باشیان بۆ بکەن چکە بەڕاستی و کوردانن ئەچەند سەڵتەیان بە کاندیدە کوردەکان قابلە ینی عەرەبێک تورکێک کلدێک ئاشوورێک ئەمانش کە کاندیدی خۆیانیانە ئەوانشکیانی سیاسین ئاگاوەرە حەق خۆشیانە ینی مافی خۆیان ڕاستە مافیانی منە جاروتومە کەرکووک هی کوردستانە هی مافی هیچ کەسێکی تری پێوە نیە بەڵام ئیتر بڵێ چی ڕۆژگارەکە وای لێ هاتووە ئەبێ بڵێن برایانە ئەژین ئەبێ مام جەلالانە قسە بکەین ئەبێ ڕفتارەکەی ئەو جێبەجێ بکەین بڵێن کوردێک و عەرەبێک با ماڵەکانیان لە پاڵیەکا بێ با کاسە و خوانەکانیان وەکو یەک بێ قەیناکە ئێمە براین بەڵام بەخوای گەورە تۆ بڵێیت لە کورسیا ناتوانین ئەوە بکەین چکە ئەو بەیانی دەرئەچێ بۆ کەسی خۆی بۆ ئەوەی کە عەرەبە لە کەرکووکە ئیشی خۆی ئەکا خۆ نایە بۆ منێکی کورد بەڕێزێکی کورد ئیشێکی هەیە بۆی جێبەجێ بکە کاتە لەسەر ئەو کوردانی کەرکووک بەڕاستی ئەڵێم هەرچەند کردویانە مافی خۆیان کردووە ئیشی خۆیانیان کردووە لەسەر کاندیدەکان مەفروزە ئەو شتە باشەی کە بۆ کەرکووک و کووردە هەوڵیانیاوە زیاتر هەوڵ بن زیاتر ئیشی باشتریان بۆ بکەن بێگومان لەگەڵ هەموو نەتەوەکانی ترا براین بە دیوە ڕسمێکەوە وە کۆمەڵایەتێکە بەس بەخوا بە دیوە سیاسەتەکە برانی نابێ براژ
ناوەڵا زۆر ڕەنگە هۆکاری شێوازی بیرکردنەوە بێت چونکە کاتێک کە دەسەڵات لای کوردێک بێت مافی ئەوانیش ئەدا بەڵام ئێمە بینیمان کاتێک کە دەسەڵات لای هەندێک کەس بوو مافی کوردەکان نەئەدا ئەمە شێوازی بیرکردنەوەی ئێمەی کووردە زۆر ڕاستە ئەزانی گرفتەکە چۆکوتم یعنی ئەوان مام جەلال ئەچوو قسەی لەگەڵەکردن ئەچوو هەموو شتێکی قبوڵەکردن ئەچوو دانوستانی لەگەڵەکردن ئەیوو دانیشن باشە ئەم کۆڵانە بۆ ئێوە ئەم شوێنە بۆ ئێوە ئەم شارعە بۆ ئێوە ئەم بەرپرسیارەتیە با بەدەست ئێوە بێ بەڵام ئایا ئەوان ئەو بەرپرسیارەتیان بەدەست ئەوان دێن لەگەڵ ئێمە دێن لەگەڵ سەرۆک پاڵڤڵ دێن لەگەڵ لایەن سیاسەکانی تر دانیشن بڵێن ئەمەش بۆ ئێوە ئەوان ئەمە ناکەن کەواتە ئەوان سیاسەتەکەیان بۆ ئێمە بۆ خۆیانە بۆ ئێمە جێبەجێ ناکەن ئەو ئیشەشی ئەیکەن بۆ ئەوانەی لای خۆیان یەکەن بۆ من و بۆ تۆ بۆ کەسێکی تری جێبەجێ ناکەن لە ڕووی سیاسەتەوە هەرگیز من لەگەڵ هیچ کیانێکی سیاسی بەغاو عراق و کەرکووکانی زۆر باشە با کۆتا پرسیارە لێ بکەم کورد لەم هەڵبژاردنەدا چۆن ببێتە خاوەنی ئەم هەڵبژاردنە مەبەستم لە دەنگەکان لە هەڵبژاردنەکە ئێمە خاوەنی کەرکووکینەوە گومانی تێدانیە و مێژوو پشڕاستی ئەم قسەیەمە کاتەوە لە سۆمەریەکانەوە هەتا ئێستا کە هاتوو باشە بەڵام لەم هەڵبژاردنەیە کورد خۆی چۆن بکە بە خاوەنی بە شێوە دیموکراسی و ڕەوانشاد مام جەلالێکە بەڵێ کاگاوارە کورد ئەگەر تۆ بڵێ لەم هەڵبژاردنێکی زۆر حەساسم لە بەردەمیایەتی و قورسیشە بە تایبەت ئەم جارە و بەڕێز ئەزانی ئێمە لە دیویانی هەڵەبجی شەهید و سلێمانی و پارێزگاکانی تر تۆزی قەیرانی ئابووریمان لەسەر بوو تۆزێ بۆ ئێمە ئەوە گرفت بوو ناخۆش بوو ڕەنگە کەرکووک زیاد کەمتری لەسەر بێ لە چاو ئێمە مەبەستم لە ڕووی موچەوە لە ڕووی باری ئابووری ناڵم بۆ ئیشکردن و بۆ بزنس و بۆ کۆمپانیاکان ئەوە ناڵم بەس لە ڕووی موچەوە تۆزێک ئەوە گرفت بوو بۆ خەڵکی کوردستان ئەوەتانێ سەشکر بۆ خۆی گەورە بڕیاری لەسەر درا و جەبەجێکرا و ئیشەڵا خەڵکی کوردستان ئیتر لەم نەهامەتیە نەجاتیان بێ بەڵام ڕاستیەکەی خۆی لێرە ئەوەیە کورد نابێ منەڵێم ڕەنگەمان لەسەریشمان بکەی بەیانی کۆمنت پێ بڵێ قوتی خەڵک ئەمە بەدەست حکومەتەوەیە منیش لەگەڵ یانام منیش لەگەڵ قسەی خەڵکام وڵڵاهی لەگەڵ مناڵێکی بچووکام هەتاوەکو گەورەیەک بەڵام دەنگدان وڵڵاهی مەسیری کوردە وڵڵاهی مەسیری من و تۆیە وڵڵاهی دەنگێک لە هەورامانی منەوە هەتاوەکو ئەگاتە کەرکووک زەڕوریەتە گەنجەکانمان ژنانمان پیاوان هەمویان وڵڵاهی حەقا ئەوەی گرفت بێ ئەوەی کێشە بێ وەلاینێن چکە بەڕاستی ئەمە دەنگدانی عێراقە ئەمە مەسیری کوردە هەنی بەیانی ئەگەر بێت و دەنگێک کەم بکەین من ئەڵێم کورسی کام بکەین ئەوان کورسی زیادکەن دەنگ زیادکەن چی ئەبێ ئەی تۆ ئەزان چم ئەساتێک بۆ کورد دروست ئەبێ ئەیبیانی پێمانەڵێن لە بەغدا لە ناو کۆبوونەوەکان ئەندام پەرلەمان ئەڵێن ئێوە کوردن خۆتان بۆ خۆتان ڕێک ناکەون بۆ لای ئێمە چۆن ڕێکتان خەین ئەمە قسەیانە ڕوا بکە ئەمە قسەی کاندیدێکی عەرەب بێڕەنگە ئاشوریەک بێ کلدێک بێ تورکێک بێ پێمان بڵێ خۆتان ڕێک ناکەون من بە چی ڕێکتان خەم کەواتە هەموو حزبە کوردیەکان هەموو خەڵکی کوردستان ئەوانەی کە دەنگدەرن ئەوانەی کە دەنگدەرێت حزبێکی سیاسین هەموو کەس ئازادە کاگاوەرە تۆ چیت من چیم یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو کەس ئەزانێ خوێنێکی زۆریاوە تەسحەیەکی زۆریاوە لە کوردستانە بڕۆ هەموو کوچە و شەقام و شارەکانمان ببینە من لە هەڵەبجی شەیدەواتوم هەتا ئەگەیتە ئێرە ئەگەر بتەوێ ڕسمێ بگری بڕوا بکە بە سێری وێنەی شەیدەکانمان بکەیت برا پێشمەرکەکانمان و برا ئەفسەرانەمان لێرەوە ڕێز و حورمەتم بۆ هەموو هێز ئەمنیەکانی کوردستان هەیە لە شان ساق بێ یاخوا یعنی ئەبینی ئەمە هەموو شەهیدە لەم جاتانە پاشا خەڵکی کوردستانە بێبیرکاتەوە حزبێک هەیە لە کوردستانە یەکێتی نیشتیمانی کوردستانە و فەخامەتێک بەو گەورەیە سەرکردەیەک بەو گەورەیە کە توانیویەتی کورد ڕێک بخا ئیش و کار بۆ کورد بکە تەسحیە بخۆ ینی ژیانی خۆی خستە مەترسیەوە بیرە بکاتەوە لەوەی کە بزانێت دەنگ بۆ چی ئەیە کێ شایستەیە حزبەکان زۆرن لە کوردستانە کیانەکان زۆرن کاندیدەکان زۆرن بەڵام ئەبێت تۆ بزانی ئەو ڕۆژی ئەچی دەنگەی بۆ چی ئەبێ ئەوەی کە دیاری ئەەکەی بزانی ئایا خزمەتەکە بەگەلی کورد خزمەتەکە بۆ دۆزی کورد ئایا ئەچێت ئەوێ داکۆکی لە مافەکەی من و خات و ساراکە داکۆکی لە مافی ژنانەکە هانی ئەمە گەورەترین شتێکە کە کورد بخاتە قاڵبی ئەوەوە بتوانێت ئەو کەسەی هەڵی ئەبژێرێ دیاری کراو بێ کەسێک بێ بتوانێت ئیش و کار و خزمەتەکانی لە ڕێگەی کوردایەتیا بکە یعنی هەموو شتێک هەیە بیخەنە ئەو لاوە تەنیا ئەو کیانە سیاسیە ئەو کەسەی ئەو حزب و لایەنەی خزمەتی بە کورد و کوردستان کردووە ئەوە دیاری بکەن و داواکاریشم کەس لە ڕۆژی دەنگدانا هەوڵ نەیاد بڵێت من هیچم بۆ نەکراوە من ئەوم بۆ نەکراو من فلانە کەسم تەعین نەکرد ئەمانە بخەین ئەو لاوە بەسە با دەنگ بین لەبەرەوەی ئێمە کوردی
کورد وشەیەکی پیرۆزە هەموو کەس ناتوانێت کورد بێت. درستە. دەست خۆش بێ گفتوگویەکی زۆر جوان و پڕزانیاری بوو. خۆشحاڵ بووین کە ئەمڕۆمیانمان بووی. ئەگەر هەشتێک چماوە لە کۆتاییە فەرموو. وەڵاهی لێرەوە دەستخۆشی لە باوکی عزیزمەکەم على كناري كركوك شربيكه نم لكناري كاني تريشا من جاروتوما دسخوشي كردن لسريو خوتو لباوك لدايك او رتريشتا شكو براسي من اگر باوكم نبوايا رنگا نا اگشت ما ام اسي كاستهم براسي باوك دسكتنيكي گوريا بتايبتي لبارزغي على جيو برستان زانن اما هر هشتا باستشوا رنگا توسي كالتورا كمان هر صاله من رسمه مو كالتوركي خماني حرمت لو كالتوري خمان اجرين بيروز وجوانا لامان بلام هشتا هر كميك زاله بلام شكر بخواي گور استا توزيك باشتر توزي تشاوكراويا توزي لرخراوه كان حزب حكومات خريكاني ايش كردني كان وجنان ما زور بربلاوه لماركتا كان ايش كان لمولا كان ايش كان لنا رخراوه كان هاتونا دتروا تشاوكراوه بون يعني براسي اما نمونو جوانی پارێزگای هەڵەبجە دەرەخە کە ئێستا کچان و ژنانمان ئاوا ئیشەکەن و هەندێک لە خێزانەکان بوونەتە پاڵپشتی بۆیان و هەندێکیشی تۆزێک کەمێک ماوە ئەوەش هەر ئەبێتەوە لە 50 کەس هەر ئەبێدانێکیشمان هەبێ ئەوەی تیابێت. لێرەشەوە دەستخۆشی لە کەناڵی کەرکووکەکەم دەستافە جوانەکەتانەکەم خوا تەمەن درێژ بن. کەناڵی کەرکووک بۆ من هەموو جارتومە قودسی کوردستانە یاخوا تەمەن درێژ بن هەمیشە سەرکەوتوو بن. زۆر بەخێراتی خۆشحاڵ سپاسدانەکەم.